سووریا بە کاتێکی زەحمەتدا تێپەڕیوە ئێستا سەردەمێکی باشە و سەردەمێکی تازەیە بۆ سووریا. ئێمە باگراوندی تەواومان هەیە لەبارەیانەوە و کەسانێک کە لەوێ حکم دەکەن. ئەم حکومەتی ئێستا پێویستە کاتی پێدرێتن. کاتێک سەرۆک ترامپ کاتێک سەردەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد بەڕێز شەرعی بینی کۆمەڵێک بابەتیان باس کرد و بەڵێنیان پێیان داوە کە هاوکاری سووریا بکەن. حکومەتی دیمەشق ئەگەر هێشتان ئاڵنگاری گەورەی لەبەردەما هەموو لایەنێک پێویستە هاوکاریان بن. دەزانم بابەتەکە ئاسانیە، وڵاتەکە تاوەکو ئێستا ڕێک نەخراوەتەوە، کۆنتڕۆڵی هەموو شوێنەکانیان نەکرد و جیاکاری زۆر لە ناوچەکەیە، کێشە و گرفتی زۆریان هەیە و ئاڵۆزی زۆر هەیە. بۆی دەبێت بزانین کە داهاتووی ئەم حکومەتە لە سووریا چۆن دەبێت. ئێمە هیوادارین حکومەتی سووریا هەمویان خەڵکی سووریا هەمویان بێکەوە کۆبنەوە و هەڵبژاردنێکی گونجاو بکرێ و حکومەتی سووریا ڕێز لە تەواوی پێکاتەکان بکرێ، اینجا کورد بێ، عەرەب بێ، عەڵەوی بێ و ڕێزێک لە سووریا هەبێتن کە هەموو خەڵکی پێوە ڕێز لە هەمووان بگیرێتن و ئێمە وای دەبینین کە هەر کاتێک خەڵکی سووریا بڕیار لەسەر بابەتێک لەسەر شێوازێکی حکومڕانی بڕیان بدەن پێیانەوە بێت باش بێت، ئێمە بە تواوی تواناوە پشتیوانیان دەبین و ئێمە پێمان خۆش دەبێتن، چونکە پێمان وایە ئاشتی دەبێ لەم بابەتە جێ بکرێتەوە و وڵاتانی دراوسێمان خۆشگوزەران من بۆ چونکە ئەمە سوودی بۆ هەموو لایەکمان دەبێتن.